یەکێتی تۆپیپی کوردستان بڕیار و ڕاستپاردەکانی سەبارەت با کێشە و گرفتەکانی یاریەکانی هەفتەی ڕابردووی خولی ناوی کوردستان ڕاگەیاند. نوێی ئەم ڕۆمانە سەیری راپۆرتی یاریەکانی ترمان کرد لەسەر ئەو ڕووداوانەی کە لەناو یاریگاکانە دروست بووە. خۆشانەزان دیارە گرفتی یانەی دەربەنی خان و یانەی وەرشی پێشمەرگەی سلێمانی کە لە شاری سلێمانی کرا بۆی کەوا هەندەر و تەقەتەن و شتانە تەخێنرا و هەروە بێتەوە جام و کورسی یانەی ئاشتیان تێخشکان ئێمە بڕیارمانە بە غەرامەکردنی ملیۆنە دینار. یانەی نەورۆز و یانەی وەرزشی گازی باکوور خۆشان ئەزانن لەوە یارێکی حەساس بوو بیزات بۆ یانەی نەورۆز کە پەنارتیەک نەگیرا لە دەقەی ئەخیرە. ئێمەش وەکو یەکتۆپی کوردستان لەگەڵ برایانم لە لیژنەی ناوبژیوانان بڕیارانە کە ئەو حەکەمە کە هەڵەی کردووە سێ یاریە تا دوای خولەکەی خولی پلەنایەب عقوبە بیرە و بە هیچ شوێ بۆی نەبێتە نەو یاریگاوە. ئارارات و یانەی وەرشی نەورۆزیشکەوە قسەیان کردو و کاڵگوایە ئەو شتانە ئێمەش داوامان کردو لەو دوو بەڕێزەکەەوە سەردانی یەکێتی ناوەندی تۆپی کوردستان بکەن بۆی کە ئەو شتانەگەر ڕاست بێ بۆی ئێمەش خۆمان چاکەین ئەگەر ڕاستیش نەبێ بۆی بزانین ئێمە چی بکەین. و ئێمە بڕیارمانە کە ئەو یارێ سێ بە هیچ بێت، یعنی غەرامۆشتیان نیە. ئەگەر پێش یارێکە بۆە ئەمان توانین غەرامەی بکەین. ناوبژیوانانی ئەو یاریش سزایراوە بە دوو یاری و مەراقیب خەتەکەش ئەویش هەر سزایراوە بە سێ یاری.